لە چوارچێوەی ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان لێژنەی باڵای ئامادەکاری کۆنگرا لە قەزای سۆران قۆناغی دووەمی کۆنفرانسا ناوچەیەکانی بەڕێوە برد بۆ هەڵبژاردننی بەرپرسی مەڵبەند و ئەندامانی کۆنگرە و گفتوگۆکردن لەسەر ڕەشنووسی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی. بەناوی خۆی گەورە میهرەبان و لیژنەی باڵا ئەمڕۆ کۆنفرانسی مەڵبەندی هەشتی سۆرانمان بەڕێوە برد. دیارە بەردەمەکانی کۆنفرانس بەم شێوەیەیە بڕیارە کە لە هەموو کۆنفرانسێکی سنووری هەر مەڵبەندێکدا بەرپرسی مەڵبەند هەڵببژێردرێت کە دەبێت ئەندامی سەکردایەتی بۆ چوای خۆلی داهاتوو وە کاروباری مەڵبەندەکە بڕێوە دەبێت لەگەڵ مناقەشەی چڕ و گەرموگوڕی ڕەشنووسی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی کە بۆ کۆنگرە ئامادە دەکرێت کە گروپەکان مناقەشەی چاکیان لەسەری کرد و ڕاستپەردەی باشیان داوە بۆ لیژنەی باڵا کە لە کۆنگرەدا قسەی لەسەر بکرێت پاشان ئەندامانی کۆنگرە لەسەر هەموو ئاستەکان بە بەزنی جیاواز و بە ڕێژەی جیاواز هەڵبژێردرا. دیارە ئەمڕۆ کۆنفرانسی مەڵبەندی هەشتی سۆران بوو. خۆشبەختانە ئەم کۆنفرانسا لە کەشوهەوایشی ئارامدا سەرکەوتوانە بەڕێوە چوو. لێرە بە پێویستی ئەزانم سوپاسی برای بەڕێزم کە مامۆستا مەڕوان کە مەسئولیەتی گرتە دەست بۆ 4 ساڵی ئایندا سوپاس یەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم خوازای دێتەوە. زۆر سوپاسی هەموو ئەندامانی کۆنفرانس ئەەکەم کە بە شێوەیەکی گەرموگۆڕ بەشدار بوون لەم کۆنفرانسا توانێن لە کەشوهەوایشی ئارامدا تەواو ڕێی خۆیان بڵێن و کۆنفرانسی خۆیان بەڕێوە بەرن. من سوپاسی هەموو ئەندامانی سنووری مەڵبەند ئەەکەم کە لە 4 ساڵی ڕابردوو هاوکارم بوون کە بە قسەیش بەشداریان کردبێت. من لێرەوە سوپاسیان دەکەم و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم کە کۆنگرەی چوار ببێتە کۆنگرەی بەرەو پێچوونی کۆمەڵی ئیسلامی. لە کۆنفرانسەکەدا گفتوگۆیەکی چڕوپڕ لەلایەن ئەندامانەوە لەسەر ڕەشنووسی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی کوردستان کرا و بەسەر چەند گروپێک دابەش کران. هەر لە کۆنفرانسەکەشدا ئەندامانی کۆنگرەی چواری کۆمەڵی ئیسلامی لە سنووری مەڵبەندی سۆران هەڵبژێردران. هاوکات بە زۆرینەی دەنجی ئەندامانی کۆنفرانس مامۆستا مەڕوان گەڵاڵی متمانەی ئەندامانی کۆنفرانسی بۆ بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی وەرگرت. بسم الله الرحمن الرحیم. دیارە ئەمڕۆ کۆنفرانسی مەڵبەندی هەشتی سۆران بوو و لەو کۆنفرانسە بەرپرسی مەڵبەند دیاری کرا و نوێنەری مەڵبەند دیاریکران بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی و خۆشبەختانە بە سەرکەوتووی کۆنفرانسەکە بەڕێوە چوو وەخوا زیاریشم لە داهاتوودا هەم کاری مەڵبەندەکان ئیهتیمام و گرنگی زیاتریان پێ بدرێتن چونکە بەڕاستی ئەتوانم بڵێم باری قڕس لە سەرشانی مەسئولی مەڵبەندەکانە لە سەرشانی مەڵبەندەکانە و مەڵبەندەکانن زیاتر دەتوانن کە کاری کۆمەڵی ئیسلامی بەرەو پێش ببن و نوێنەرایەتی کۆمەڵی ئیسلامی بکەن. ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دڵیان بە داهاتووی کۆمەڵی ئیسلامیەوە خۆشە و ئومێدەوارن کۆنگرەی چوار کۆمەڵی ئیسلامی زیاتر بەرەو پێش بەرێت و خۆشیان پشتیوانی تەواوی کۆمەڵن. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕابردوودا حزبێک بە پڕ لە شانازی بووە و هیوادارین لە کۆنگرەی چوارەمی ئەمجارەشدا بتوانێت پەیڕۆ و پرۆگرامێکی تۆکمەدا بڕێژێ بکە تعبیر لە 4 ساڵی داهاتوو بکە چونکە لەو قۆناغیدا ئێمە پێویستمان بە کەسانێکی دەستپاکە و ئەمینە بتوانێت لەگەڵ ئەو بارودۆخی ئێستادی کوردستانی بەڕێوە بچێت. کۆنفرانسا ناوچەیەکان دووەم قۆناغی بەرەو کۆنگرەیە و تیایدا ئەندامانی کۆنگرە هەڵدەبژێردرێن و دوای تەواوبوونی کۆنفرانسە ناوچەیەکانیش لە کات و ساتێکی دیاریکرا و کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێوە دەچێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.